مێروویەک هەڕەشە لە بەریتانیا دەکات. بەریتانیەکان دەترسن لەلایەن ئەو مێرووەوە داگیر بکرێن. بارزبوونەوەی پلەی گەرمی لەم ساڵدا کاریگەری نەرێنی لەسەر زۆربەی وڵاتان دروست کردووە. بەڵام بۆ بەریتانیا زۆر خراپترە، چونکە بەرزی پلەی گەرما لەو وڵاتە دەبێتە هۆی هێرشی بەرفراوانی زەردەواڵەکان. ماڵپەڕە هەواڵیەکانی بەریتانیا هۆشداری تون دەدەن و دەڵێن ئەگەر حکوومەتی بەریتانیا فریان نەکەوێ کۆتایی هاوینی ئەم ساڵ بەریتانیا یادگاریەکی تاڵ و نەبینرا و تۆمار دەکا کە ئەویش هێرشی مێرووی زەردەواڵەکانە. هۆکاری هێرشی زەردەواڵەکان بۆ بریتانیا چییە؟ قڕکەرانی مێرووە زیان بەخشەکانی بەریتانیا دەڵێن بەرزبوونەوەی پلەی گەرما و کەمبوونەوەی بەرچاوی ڕێژەی ئاو لەو وڵاتە بەریتانیای ناچار کرد پەنا بەرێت بۆ گواستنەوەی ئاو بۆ زیاتر لە 1 ملیۆن ماڵ کە ئەمە ژۆکاری سەرەکی زۆربوونی زەردەواڵەکانە. ئاهەنگی هاوینەی بەریتانیەکانیش کە زیاتر ساردەمەنیە شیرینیەکانی تێدا دەخورێتەوە هۆکارێکی ترە. قڕکەران هۆشداری دەدەن و دەڵێن ساڵی 2022 لە بەریتانیا ساڵی زەردەواڵەکان دەبێت.